جانا باسي حلقية كم من كرت مقدماتك ابو شيروكي سيدنا عيسى سلامي خواي الرزقاري ليبه امروش ان شاء الله باسي لدايك بونكيكين كلا شيروكي مريم هي سلامي خواي ليبه شيروكو باسي مريم سلامي خواي ليبه لا يازدجي جاي قرآن دا تكرار بونتوا وكو آل عمران وكو سورة مريم كهر سورة بناي مريم ويا وثمان مريم يجب معناه عابدة لزماني خوانا بناوي عابدة لبروي دايكي نظري كردبو كأو كوربي كلا سكياتي اگر خواهي پروردگار پي ببخشه من عليكي پي ببخشه ايكابا خدمتكاري معبدي او زمانه طبعا هي جولك كان هبو معبدي جولك كان بخوا پرستی ترخانيكا بلام دوائي كج درشو بتصوري خوشي وتي كج وكو كورنيا يعني كر وكو كجنيا ما بس لو بك ناتو عن ريت ام نابه بپیغمبر و میلاد گری ام خانوادي پیغمبريتيا بلام تماشاكن كمريم سلامي خواي لبيتشن بقدر للاي خواي پروردگار و چون خواي گورا رسا گردونيا كاني بو گوريوا لبر خاطري اويك او من علي پيل بخشك سيدنا عيسى اما يستاوى يتانا تماشاكن وكال لسورة مريم داهن بشويكي مختصر وزور سريع بو اويكم ترين وقت بقري پاشان دين سر سيدنا عيسى خوي البته نك امشو بل ان شاء الله قرزين دومين شوكاني تر درباري مريم سلامي خوي لبيك لخيزاني چي ديندارو بتقوى خانوادي پیغمبرانا پروردبوا انسان هرچن او خانوادي لقرآن كتماشايك او قياسيك بملتزم ترين مالي مسلمان كخوي ناسي كتير لما عليها پروردبو بي ناوي نرابي مريم پێشتر دایکی نەزری کردبێت کە ئەم مەولودە بۆ عیبادەتی خوای پەروەردگار و خزمەتکردنی پەرستگاکە بەکاربهێنرێت و تەرخان بکرێت ئافرەتێک لەم ماڵەیە پەروەردە بوو بێت کچێک لەم ماڵەیە گەشەی کردبێت بەم شێوەیە کە خوای پەروەردگارە فەرمێ واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا أي محمد بويان باز بك درباري مريم انتبذت يعني دور كوت ولا كسكاركي خوي مكانا شرقيا وكم مفسر كان ليش يدنا شوينك وكم محراب لكناري محرابك ولا بشي شرقي محرابك شوينك بو خوي ترخان كردوا كعبادة لوياءك فاتخذت من دونهم حجابا بو زياتر خلوة قاي خوي بو خۆ گۆشەگیر کردن زیاتر لەو جێگایەشە پەردەیەکی دروست کردووە تەنها بۆ خۆی لەو جێگایە عیبادەتی خوای پەروەردگاری خۆیەک ئەوەڵەن چەند مهمە کە ئافرەتێک لەم خانەوادە گەورە بوو خۆشی وەکو قەدیسەیەک وەکو پەرستیارێک متفرغە بۆ عیبادەت دووهەم لە خێزانێکایە کە غەیری داوێن پاکی و عیبادەت و خواناسی نازانن خۆشی کە لەسەر داوێن پاکی و بەو شێوەیە پەروەردە بووە کتێکە هێشتا تێکەڵاوی زۆری لەگەڵ ژنانی تر نەکردووە و زۆر باس و خواسی ژنانە نازانێت لە پڕێکە ئەم مفاجئەی بۆ دروست بێت کە ئینسان لە ناو سوورەتەکەی هەست بەوە ئەکا ئەو خەریکی عیبادەتی خۆیت و لە تەسویری قورئانیە لە شێوەی وێنەکێشانی قورئانە ئینسان هەست بەوە ئەکا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا إما جبرائيل من بونار لبركة جبرائيلي كليدر كوت لو خلوت جاي خويا فتمثل لها بشرا سويا وكو شوي إنساني متكامل أما مفاجئية كما بأوكتا لا طبعا يموكو مجتمعي في عوان كم ترهس بو هلعاء أكين بو نارحتي بشي وشلجانا أكين كآفرتك إحساسي زياترك بو أم تصوير قرآني بو وضع مريم شون هندك شد هيك ديت سر مجالي كاري بياوان اما زياتر هستي بيكين بو اسلوب القرآن وقل جنان هندك شتي تريش هي جنيشي منالدار كمنالي هي زياتر هستك بو نمونبا شيروشي دايشي موسى سلامي خواهي بين كأفرمي فإذا خفت عليه فألقه في اليم لو كاتانيا كلباوشي برسوزي خوتايو
سەری جۆچکەی بە دڵتەوەی و گوێی لە لێدانی دڵت گرتووە و تۆ سۆز و خۆشەویستیەکی بۆ دەرەبڕی و ماچێکەکەیت و لەو حاڵەتەیە کە ئەو پەڕی ئەمینە بیخەرە دەریایەکەوە بیخەرە بەحرێکەوە لێشی مەترسە. بۆیە کە خوای گەورە فەرمێ ئین کادت لەتوبدی به خەریک و تووشی هەلع و ناڕەحەتی بێ لە تاو هاوار کە بڵێ خەڵکینە وەڵای مناڵی خۆم بخۆم بە دەستی خۆم قسومەتە بەحرەکەوە. ئەوە وەختێک ئینسان هەستی پێکە بە تایبەتی کە دایکە و مناڵی هەیە چەند حەریفە لەسەر مناڵەکەی، چونکە دایکە وەختێک کە دەجار مناڵەکەی بە گریان خەبەریەکاتەوە هەڵەستێ خێرا شیری خاتەوە دەم و پاچیەکاتەوە دیسان خزمەتیەکاتەوە و ئەچێشێ بە پشتیا هێواشیاش بەو حەنان و سۆزە هەتا خەوی لێکەوێتەوە. بەڵام باوکەکە دوو جار سێ جار تەحەمولی گریانەکەشی ناکە. لێرەشا بە هەمان شێوە شێ زیاتر هەست بەم مەوقیفەی مەریەمەکە کچێکی داوێن پاچی ناو خێزانێکی متەدەین کە پەروەردە بووە تێکەڵاو بە پیاوان نەبووە تێکەڵ بە ژنانی تریش نەبووە سەرە ژنانەشت فێر نەبووە لەسەر تەنور لە غەیبەت و لە قسەکردن و قسەی هەلە قومەلە لەناو خانەوادەیەکی وا دیندارە گەورە بووە حیجابێکیشی دروست کردووە حیجاب لێرە بە معنای پەردەیەکی کێشاوە خۆی لەم شوێنە خەریکی عیبادەتە و لە پڕ پیاوێک دێتە بەردەمی. ئەوە مفاجئەی یەکەمەکە لە قورئانەکەی بەو شێوەی بیستین قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا پەناگرم بەخوا ئەگەر لە خوا ئەترسی تۆ بە تەمایکی بۆچی هاتوویتە ئەم خێوەتگایی منەوە بۆچی هاتوویتە ئەم خەڵوەتگایی منەوە. إن أعوذ بالرحمن پەناگرم بەخوای رحمن بەخوای خاوەن بەزەیی إن كنت تقيا ئەگەر تۆ تەقوای خوات هەیە ئەگەر ترسی خوات لە دڵایە بەوەی بیری خاتەوە لە نێوانی حەیای خۆیە لەگەڵ دیفاع لە ئابڕووی خۆیە کاری ئەوە نەماوە کە منجە بکە لە قسەکردنە بەڵکو صریح و زەق و هاواری لێ هەڵەستێ لەبەر ئابڕووی خۆی إن كنت تقيا قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا من هیچ نیم إلا نێراوێکی خوای پەروەردگار نەبم إنما أداة حصر يعني ما أنا إلا رسول ربك من نێراوێکی خوای پەروەردگارەکەی خۆتم ناش فەرمێ إنما أنا رسول الله إنما أنا رسول ربك أو خوايي كتوي پەروەردە کردووە کە خاوەنی تۆیە کە سەییدی تۆیە کە سەرپەرشتیاری کاروباری تۆیە کە هی ئەو خوای لأهب لك غلاما زكيا هاتم بۆ ئەوەی مناڵێکت پێ ببەخشم. ئەمە مفاجئەی دووەمە. ئەم ئافرەتە هەست بەوە ناکە تەسەور ناکە باش ئەم پیاوە چۆن هاتووە ئەوێ مناڵێکت پێ ببەخشم چونکە هەموو تەسەورێکی ئەم ئەوەیە مناڵ لە ڕێگای ئیتیصالی جنسی بینی نێر و نێوە ڕووەدا هی ژن و پیاوە ڕووەدا بۆیە هاوارەکە قالت أنا يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا باشە چۆن مناڵمە بێ ئەنا هەروەکو دێنەژوتم ئەینە بۆ شوێنە ئەینە كنت ومن أين بەڵام ئەنا بۆ چۆنیەتیەکەیەتی دەربارەی کەیفیەت و شێوازی ئەو شتێکە ئەپرسی کە ئەڵێ قالت أنا يكون لي غلام بس رجايك من أبي من عالم ببي ولم يمسسني بشر من بيعك نهات وتلام ولم أك بغيا دائما بيسيش من كردو من عالم شو نبي تبلغ غير أمر رجاية قال كذلك قال ربك هو علي هين بوشي ويخواي پروردگاري خود وتويتي او ارچيچي آسانه شتيچي آسانه انجا ورده كجوكا اقورته بوجوي او ايمان وعبادته او دين داريتي كأميتيا وباور بخوابون شون يا مسلمان كزياتر قالبين ولا ناسيني خواي قوريا بهوي اسماء الحسنى تو كباور دوايا خواي پروردگار عالمه بسر همشتكا وكان الله بكل شيء محيطا باور دوایە خوای پەروەردگار دەسەڵاتی بەسەر هەموو شتێکا هەیە باور دوایە خوای پەروەردگار ڕستی هەموو دروستکراوێک ئەدا ڕۆژانە کە لەگەڵ ئەم ئەسماء الحوسنایە تەفاعولەکەی تو کە ئەیناسی حەزن لە پەرستنی خوایە نوێژەکان نابن بە کۆڵ بڵێ با لە کۆڵ خۆمانی بکەینەوە بەڵکو نوێژەکان محەطەی تازەکردنەوەی ئیمان و خۆشەویستی خوایە جارێک کە دەریە بڕیتەوە لەم جەوە دینداریە کە سەیرەکەی ئاەتە بۆ دەخوێنرێتەوە تەسلیم بە ئاەتەکە ئەبی چجای ئەوەی ئەو مەلائیکەتەش کە هاتووە باسی ئەوەی بۆکە إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا قالت أنا يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس خوائي بدرستك بو أوي أو تدريجي لمشكايتي ورد بيري بيتوا تدريجي لەدایکبوونی خۆی هەروەها لەدایکبوونی یەحیا کە پێشتر
زەکەریا سەلامی خوای لێبێ بانگەوازی کرد و پاڕایەوە لە خوای پەروەردگار کە مناڵێکی پێ ببەخشێ کە خۆی پەچی کەوتبوو قووەتی ئینجابی نەمابوو خێزانەکەشی نەزۆک بوو بەو پیری عمر خوای گەورە پێی بەخشین کەوابوو چۆن ئەوەی بۆ کردووە ئەمەش لێرە دیسان خوای پەروەردگار ئەم کارەی بۆکە لەبەرەوە دیسان ئاسانە ولنجعله آية للناس نشانيك بولاي خلشي لسر قدرتي خواهي پروردگار ورحمة منا ديسان سوزو بزيو عطفك چونك سيدنا عيسى رحمتك بو خلقي كباوريان بيهنا وكان أمرا مقضيا أماش خوي قرارك وخواهي پروردگار بريالي لسردا وحتما أبيه ببه